ژمارەیەک لە خاوەندوکان و کاسبکار و دەستگێڕەکانی بازاڕی نیشتیمانی شاری ئەولێر لا بەرامبەر کەمی خزمەتگوزاری و نەبوونی کارەبای پێویست و دانەبەزانی نرخی کرێ دوکانەکانیان لە ناو بازاڕی شارەکە گرت بوونەوە. کاسبکاران دەڵێن ئەم پەتای کۆرۆنا بازاڕی نەهێشتووە و کار و کەسابەتیمان وەستاوە، هەمووان خاوەن ماڵ و مناڵ و کرێی خانووین، کەسی خاوەنی بازاڕی نیشتیمان کرێیەکەمان بۆ کەم ناکاتەوە. پێشی وتوین ئەوانەی کرێ نەدەن کارەباشیان لێ دەبڕێ، دەشڵێ ئێمە لە پێش و بەو کرێیە ڕازی بووین، بەڵام ئێستا بازاڕ نییە و ڕێگای هاتوو چۆش داخراوە، بەمەش سەدان کەس بێکار بووە. ماوەی چەند ساڵەکە لەگەر برا جومەنەکانمان نوێنەری دوکاندارەکان بەداخۆ ئەمڕۆ بە ناچاری هاتی نەگرتبوونەوەمان کردێ لە پێش بازاڕی نیشتیمان. مشتیرە سەرەکیمان نەبوونی ڕێیە، ئەو ڕێیانە بینی مەحافەزەش ڕێ نەمایە، بچێ بەردەڕەشان بچێ قوشتەبەی ناتوانانی بێ هەولێرێ. کێشەمان کرێیە، کرێ و نەبوونی ڕێ کرایە وەکو دروستکردن وەکو هەیکەل، بەڵام چەند دوکانەش کەم کرایەوە، ئەوش بەهۆی ئەوەی کە ئەو ئیدارەی ئەو شەریکە ئیدارەی مەزبوط نییە، ناتوانن بە جوانی بەڕێوەی بن. لەبەر هەندێ داواکاریشمان ئەوەیە کە دەرێ بکرێتەوە بەڕاستی. ئێستا بەس سنتەری هەولێرەیە پێم دەکرێتن و کارەباتان لەسەر دەبڕم، هەتا کرێی نەدەن کارەبای نادەینەوە، دا لە حکوومەت و لایانی بەرپرسیار دەکەین، یعنی سنوورەشیان لە بەدابنێ كاين وزعك باش كاك كريك بينو يعني معقوله 2000 و 300 دولار كريدا استا دينار بدزناكي هر بقول لي او تمسيها مو ماجيك شركه كريلي وغري اذا ني كم خوتي خوتي زرا كده دكانات بنزا ورقه لسه بدواز دفتر جوابي ني جوابي ني استاج لو دنيا دكمو او خلكات زادش بري بەکەلگنێ. بەشێکی تر لە کاسبکاران و خاوەندوکانەکانی بازاڕی نیشتیمان دەڵێن سەرڕای ئەوەی خاوەنی کۆمپانیا و بازارەکە وەڵام ناداتەوە، حکوومەت و لایانی پەیوەندیداری نهاتۆتە سەرخەت. ئەوان دەڵێن کارەبا نەبێ، موچەی خەڵک نەبێ، ڕێگا نەبێ، خزمەتگوزاری بازارەکەش بەم شێوەیە بێ، ئەم حکوومەت و ئیدارەدانی شارەکە نییە، ئەمە هەولێرە، هەولێریش پایتەختە. کۆر دیوی دەرێشتەکە بەڵام ناوەخنەکەی گرنگە، یعنی تو خدماتت هیچ نەبی، کرێیەکی زۆر لەسەر بێ، ئەی جێت لێ ڕانەگیرێ، ئەی هەرچی بێ بە کەیفە خۆیت فەرموو ئێستا کەس ناوێری هەبە نادەبڕ، لەو بێ پارەیە، لەو بێ مەعاشیە، لەو بێ وەزعیە، فەرموو من فەرمان بەرم مامۆستامە فەرموو مەعاشم نییە، لە بێ مەعاشیان هاتیمە دوکانەکەم دانای ئەوە فەرموو تەخەڕوجەوە خەریجی ئەوە دەرچووە، یعنی هیچ ئەمەلەک نییە، هەتا 15 ساعت کە دەبی دامەزرێ، نەکارەیە، نە کەسابەتەیە، نە مەعاشێ، نە هیچ، ئەخە ئیدارەدان بەو نوعیکو دەکرێت. خەڵک قسە دەکە گلەیی دەکا دەرێن هاوشتەکە، یەک قسە ناکەی فەرموو دەبی بە زەلیلی بژی، خۆ من هەموو نابینێت چەکدار بچین دەستدەنێت چەک و شەڕ بکەین. پێشمەرگە تێ خزمەتی پێشمەرگە خزمەتی ئاسایش بکە، خزمەتی فەرمانبەرەکەت بکە، دوکاندارەکە ڕێزی لێ بگرا، هەموو بە ئیشی خۆی، هەرکەس بە ئەوەی خۆی. جوابی کار بە بڕینە هیچ ئەوەی بکەینە دەچینە کلیکا کە بازار نییە وەزعەکە دەرێ ئەمە بە خۆمان دەزانین، بەس سارەمان نییە ئەوەی قانونی مەیە و کارەبا بڕینەوە تا هیچ قسەیان لەگە ناکرێت. هەمووی جلوبەرگە و تابقە تابقی خوارێ ئاتارێ تابقی سەرێ جلوبەرگە ئەوانەیە هەموو یەک عیسابە، یعنی هیچ جیاوازی تێدا نییە، یعنی دەچین بە زەماعی دەچین قسەیان لەگە دەکەین دەرێن کاکە مەنگۆ باش دەزانین بازانە بەس پێمان ناکرێت کە بەرەبەری ئەو بازارانە کابراایکی لوبنانیە عەرەبە نە حکوومەت نە عیساب لە بۆ حکوومەت دەکەن، نە عیساب لە بۆ خەڵکە و دوکاندارە وەزعی ئێستاش دەکا، دەرێ قانونە لەسەرتانە دەبی کرێی بدەن، کرێی نەدەن کارەبا دەکوژێتەوە. بازاڕی نیشتیمان یەکێکە لە گەورەترین بازاڕەکانی شاری ئەولێر کە تیایدا کەل و پەل و شتومەک و کاڵا و پێداویستی کارەبایی و ناوماڵی لێ دەفرۆشێت، زیاتر لە 10,000 دوکانە. دەڵێن لە دوای شەڕی داعش و قەیرانی دارایی و هاتنە پێشی ئەم پەتایە بازاڕەکەمان هەر بەجارێ نەماوە، بۆیە خوازیارین پارەی کرێ و ڕێگای هاتنە ناوەی گەشتیار و خزمەتگوزاریەکی باش بۆ بازاڕەکە دابین بکەین و تا ژیانی ئێمەش ئاسایی بێتەوە. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.